مردن لە پێناوی ژیان ئەو دروشمەیە کە مامۆستایان و فەرمانبەران لە بەردەم نەتەوە گرتوەکان لە ئێستادا بەرزیان کردوێتەوە و لەژێر ئەو دروشمەدا لە سێشەممەوە مانیان لە خواردن گرتووە. مانگرتنی ئەوان بۆ داواکردنی موچەیە، پلە بەرزکردنەوە، تەوتینکردنی موچەکانیانە لە بانکە فیدراڵیەکانی عێراق و کردویانە بە مەرج بۆ شکاندنی مانگرتنەکەیان. بەڵێ مانگرتنەکەیمە مانگرتنە لە خۆراک لە دوێنەوە تەنها هەنێ توانیمانە کەمێک ئاو بخۆینەوانێ لەگەڵ چاشیان بۆ هێنان بەڵام مەرجە بە بێ شەکر بخورێت و ئەتوانی قاوەش خۆی بەڵام تا ئێستا وەکو هاوڕان تا ئێستا قاوەمان نەخواردوێتەوە. یعنی مانگرتنە لە خۆراک بە شێوەیەکی گشتی ناوێت بە هیچ جۆرێ تەنانەت شەکریش بچێتە جەستەتەوانێ. بەڕاستی هەرچی ڕێگە هەیەگرینە بەر لە پێناو قوتەکانمانە، چونکە قوت گرەوی لەسەر ناکرێ هیچ کاتێک قوتی مرۆڤ لە دەستی کەسێک کێ کە ئەمان خچوانە دەستی خۆیان و ڕایان گرتووە پێم وایە لەوە زیاتر ویان ڕناگیرێ و دڵنیا بن هەر شتێکەکەین کە لە دەستمان بێ و دڵنیا بن ئیتر ئەوە نەما تۆمەتمان لێبن چکە تۆمەتبار ئەوانن ماف و حەقی ئەوان خەڵک ئەوان خواردویانە عایلەی خەڵک ئەوان تێکیان داوە خەڵک لەبەر ئەوان لە ئیجە خنکاوە خەڵک لەبەر ئەوان لە گوزەرانی خراپایە خەڵک ئەوان لەبەر ئەوان جەستە خەستەی وەگەڵە گەرمایە لە هاوینە. خانەنشینان بەڕیش و سەری سپیەوە لە نێو خێمەی مامۆستایانی مانگرتوودا دانیشتون. داواکاری ئەوانیش ئەوەیە حکومەت بەهۆش خۆی دابێتەوە. جگە لە مامۆستایانیش هاوڵاتیان و کاسبکار و زیندانی سیاسی و فەرمانبەران لێرن. داوایان لە یەکەم بێنە سەرخەت، داوایان لە یەکەم بێن بە پیری ئەم بەڕێزانەوە لێرە ئەمە هەموو ماڵ و مناڵیان هەیە، ئەمانە هیچیان ئەوە نین کەوا بێ ئیش بن لێرە وەساون لە باتی ئەو خەڵکە وەساون. ئەگەر ئەوان بۆ خەڵک ئیشەکەن، ئەگەر ئەوان نایەن حکوومەتەیە کە پیانەڵێن حکوومەتی کار بەڕێکەر، ئەگەر کار بەڕێیەکەن بابێن ئەمە کارە لێرە بیکەن، بەڵام ئەمانە کات بەڕێکەرن، کات بەڕێیەکەن، ئەیانەوە ئیسیفادە لە کات بکەن بەداخەوە زۆر بەداخەوە کارێکیان کردووەکەوە خەڵک چەند بێزار بووە 100 ئەوەن لەیتر بێزار بێ. کۆتایی هێنان بە مانگرتنی ئەم مامۆستایانە و بایکۆتی وەرزی دووەمی خوێندن بەستراوەتەوە بە چارەنووسی موچەی مانگی 12 و 1 و پرۆسەی تەوتین. وەرزی دووەمی خوێندن و دۆخی تەندروستی ئەم مامۆستایانەش لە ئێستادا لە ئەستۆی حکومەتی ماوەبەسەرچووی هەرێمدایە تا ئەو کاتەی کێشەی موچە و پلەبەرزکردنەوە بە یەکجاری بنبڕ دەکات و مل دەدات بۆ تەوتینکردنی موچەکانیان بە پێی بڕیاری دادگای فیدراڵی. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.